دوای کە بە بڕیاری بەڕێزدادەری لە کۆڵنەوەی پشتەر و هاروەها لەژێر سەرپەرشتی لیژنەیەکی مختاس تایبەت بە فرۆشتنی ئۆتۆمبیلێکێک لە ئۆتۆمبیلی تۆمەتبار سلێمان هەڵشەوەی کە بە بڕیاری بەڕێزدادەر پێشتر دەستی بەسەردا گیرا بوو. ئەم ئۆتۆمبیلە ئەمڕۆ لە مەزایدەیەکی ئاشکرا واتەکردنی فرۆشتنیشی ئاشکرا ئۆتۆمبیلەکە فرۆشە. مەبەستی ئۆتۆمبیلی فرۆشتنی ئەم ئۆتۆمبیلەش بۆ ئەوە بوو کە سەرڕای ئەوەی کە ڕەزامەندی تۆمەتبار سلێمان هەڵشەوی بەدەستهێنرا لەگەڵ ئەوەشدا ئۆتۆمبیلە چونکە تۆماری ساڵی 2021 تۆماری کاتیە بەڕای لێکۆڵنەوە محکەمەوە باشزاندرا ئەم ئۆتۆمبیلە هەرچەندە کە ڕەزامەندی تۆمەتبار سلێمان هەڵشەویش وەرگیرا بکرێتەوە بە پارە و هەروەها لەژێر سەرپەرشتی دادگای لێکۆڵنەوە جارێ ئەم پارەیە بمێنێتەوە. بۆیە ئەم ئۆتۆمبیلیش دەکرێت بە پارە چونکە ڕەنگە لە داهاتوو ئۆتۆمبیلە تاوکو یەکلایکردنەوەی کێشەکانی سلێمان هەڵشەوی و سکاڵاکاران ئەم ئۆتۆمبیلە کێشەی قانونی بۆ دروست بێت لە ڕووی تۆمارکردن و وەروە ڕسومات و غەرامەی زیاتری بێتە سەر. ئۆتۆمبیلەکە فرۆشرا بە بڕی 12 دەفتەر و 46 وەرەقەی گەڵای ئەمریکی و ئێستاش لێکۆڵنەوە لە کێشەکەیدا هەر بەردەوامە. ئەم ئۆتۆمبیلێکی ئەمڕۆ فرۆشرا و کراوەتەوە بە پارە هەر لە جێگای ئۆتۆمبیلەکە پارەکە زارە دەخەوێن درێسکە ئێستان پارەسی بەسەردا گیرەوە لێکۆڵنەوەی لەسەر بەردەوامە زارەی لێکۆڵنەوە تاوانە بووە.